ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕافە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنمەکەمان دەنگدان بە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان دەسەبەرکردنی مافەکانی گەلی کوردستانە لە عێراق بە میوانداری زۆر بەڕێز هێشودارە بەرپرسی ئەنجومەنی دەوروبەری سلێمانی یەکێتی ئافرانی کوردستان. هێشخان خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس دەکەم کاک سەربەز، سڵاو لە تۆ، سڵاو لە هەموو بینەرانی کەناڵی سلێمانی. زۆر سپاس. هێشخان ئەوەی کە لەو ماوەی ڕابردوو بە تایبەتی لە زەمەنی بانگەشایە بەری کەوتین بە تایبەتیش لە سنووری پارێزگای سلێمانیە خەڵک بە شێوەیەکی گشتی ناومێد و دڵشکاوە و بە جۆر لە جۆرەکان دەتوانین بڵێن متمانەیان بە پرۆسەی هەڵبژاردن نەماوە کە ڕەنگە بەشێکشی پەیوەندی بەوە هەبێت کە لە ساڵانی ڕابردوو لەم سنوورە بێپەیمانی زۆر کراوە بەرامبەر بە خەڵک بۆ زۆر جار دروشمی گەورە و بریقەدار بەرزکراوەتەوە، بەڵام لە بەرامبەریا خەڵک کردداری نەبینیوە. خەڵک ئەو خزمەتگوزاری و باشتربوونی بژێوی و ژیانەی کە بەڵێن و پەیمانیان پێدرا بوو ڕووی نەداوە. پێم خۆشە تەوەری بەرنامەکە بەوە بکەینەوە یا گفتوگۆکەمان لەسەر بەوە دەست پێ بکەین کە چەند گرنگە خەڵک بەشداری بکە لە هەڵبژاردن و ئەم مافە سیاسیە ئەم مافە سروشتێ چۆن باشتر پراکتیس کرێت. بەڵێ کاتێککە یەیدە سەر بابەتی هەڵبژاردن لە هەموو دنیادا هەڵبژاردن بەشێکە لە پرۆسەی دیموکراسی لە هەر وڵاتێکدا بێ و مافی هەر تاکێکە لە هەموو دنیادا بۆ ئەوەی کە ئەو نوێنەرەی کە ئەوێت و ئەو کەسێک کە خۆی قەنەعەتی پێێتی داکۆکی لە مافەکانی بکات بچێتە پەرلەمان و هەڵی بژێرێت و ئەو ماف و ئەو داواکاریانەی کە لێی هەیە بۆی جێبەجێ بکات. لەبەرەوە لە وڵاتی عێراقیش لە کوردستان بە تایبەتی زۆر ضرورە کە خەڵک هەمووی بچێتە سەر سنووقەکانی دەنگدان، چونکە ئێمازانمە لەگەڵ حکوومەتی ئیتیحادیین و حکوومەتی ئیتیحادیش کۆمەڵێک مافی هەرێمی کوردستان هەیە کە هەمومان ئاگادارین لە ئەعلامەوەی بینین و هەر بە جێبەجێ کراوە، یعنی بە کردداری جێبەجێ کراوە کە کۆمەڵێک مافی گەلی کوردیان زەوت کردووە لە بڕینی موچە و قوتی خەڵکەوە و لە جێبەجێنەکردنی مادەی ١40ەوە لە کۆمەڵێک شتی ترەوە. بۆ نمونە داگیرکردنی شاری کەرکووکە کە پێیان ڕەوانیە کە کورد لەو شارەدا دەسەڵاتی هەبێت کە بە شارێکی کوردستانی نازانن. لەبەرەوە بۆ گەڕاندنەوەی ئەو مافانە بۆ ئەوەی ئەو مافانەمان دەستەبەر بکرێت و جارێکی ترقوتی خەڵکی هەرێمی کوردستان بگەڕێتەوە، مادەی ١40 جێبەجێ بکرێت و هەروەها جارێکتر بتوانین بچینەوە شاری کەرکووک کە دڵی کوردستانە پێویستە خەڵک بڕاتە سەر سنووقەکانی دەنگدان، چونکە هەتا زیاتر ئێمە نوێنەرمان هەبێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوەندە زیاتر مافەکانمان دەستەبەر دەکرێت. هێشخان باسی جێبەجێکردنی مادەی ١40 گەڕانەوەی کەرکووک، گەڕانەوەی زامنکردنی بودجە و موچە و شایستەدارایەکانی خەڵکی کوردستان و باسی مافە دەستوری و قانونیەکانی هەرێمی کوردستانت کرد لە عێراق. پێم خۆشە لەو گۆشەوە سێدیکی بکەین کە زۆر جار بەشێک لە پەرلەمانتاری لایەنەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان بەڵێنی زۆر جیاواز بە خەڵکی بۆ باسی دامەزراندن و قێتاوکردنی شەقام و کردنەوەی مەکتەب و کە زۆر جار لە ڕاستیە گەرەی مەسێری کارنامەی یان کاری پەرلەمانی عێراقی بکەین ئەم جۆرەشتانەی بۆ زۆر ڕاستەخۆیەتیان نیە. هەز ناکەی بەشێک لەو پەرلەمانتارانە یان لەو کاندیدانە یان بە جۆر لە جۆرەکان ئەو حیزبە سیاسیانەی کە ئەو جۆرە بانگەشانەکەن بە جۆر لە جۆرەکان خەڵک بەلاڕێیا بن و ئەنوی ئیستیغلالی دەنگی خەڵک بکەن و لە ڕاستیە ئەوەی کە ئەرکی پەرلەمانی کوردستانە و ئەوەی کە ئەرکی پەرلەمانی عێراقیە و کە پەرلەمانتارەکانی کورد ئەوێت لە پەرلەمانی عێراقی جێبەجێ بکەن ئەوەیە کە جەناوت باس کرد، جێبەجێکردنی مادەی ١40 کارکردن بۆ گەڕانەوەی کەرکووک، زامنکردنی بودجە و مافەکانی خەڵکی کوردستان. خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەو بەلاڕێدابردنی ڕایگشتی؟ بەڵێ هەر خۆت لە دەستپێکی قسەکاندا وتت خەڵکی سلێمانی زۆر باوەڕی بە پرۆسەی دەنگدان و هەڵبژاردننی نوێنەر نییە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەو وعد و بەڵێنانەیە کە بە خەڵکی سلێمانیاندا و هیچی جێبەجێ نەکراوە. ئەگەر ئێمە سێری سلێمانی بکەین بەراوردێکی بکەین لەگەڵ شاری هەولێرە مەسەلەیەکی کوردیە لە زەوی لەگەڵ ئاسمان چەنە بینی هەیە فەرقیان هەیە. سلێمانی و هەولێریش ئەوەندە جیاوازی هەیە لە نێوانیاندا.
هیچ پرۆژێکی خزمەتگوزاری لەم شارەدا نەکراوە. خۆ پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی دەسەڵاتی دامەزراندنی کارگوزارێکیشی نییە. کۆمەڵێک حیزبی ترن لە شاری سلێمانی دەسەڵاتیان گرتوۆتە دەست و لە کاتی بانگەشی هەڵبژاردندا ئەوەتان بۆکەین جادە و بان بەو شێوازە باشەکەین و پرۆسی خوێندن بەم شێوازە باشەکەین. ئەبینین پرۆسە لە دوای پرۆسی هەڵبژاردن کە دەکرێت ئەم شارە وەزعی بەرەو خراپتر دەچێت بەرەو باشتر نابێت. هەرەمەی وای کردووە کە خەڵک باوەڕی بە هیچ لایەنێک نەماوە و نایبچێتە سەر سندوقەکانی دەنگدان. کەواتە ئەم حیزبانە کۆمەڵێک وعدی باقوبری قەدەن و دوجاریش بەڵێنەکانیان نابەنە سەر و بێ متمانەی دروست دەکەن و واکەن کە خەڵک جارێکتر نەتوانێت بچێتەوە سەر سنووقەکانی دەنگدان و ئەو سیقە و ئەو بەڵێنانی کە ئەوانی دەن پێیان نەدەن. هێشتان باسی جیاوازەکانی ئیداری سلێمانی و بەراورد بە هەولێر و بادینانت کردەوەی کە لە هەولێر و بادینان خزمەتگوزاری باشتر و ئارامی و سەقامگیریەکی باشتر هەیە. تەنانەت زۆر جاها بەراورد ناکرێت بە سلێمانی و بە گەرمیان و بە هەڵەبجاودا دۆخەکە جیاوازە و هەولێر و دوهۆک لە ڕووی خۆشگوزەرانیەوە لە ڕووی ئاودانیەوە لە ڕووی دەسەبەرکردنی خزمەتگوزاریە گشتی و پێویستەکانەوە لە ئاستێکی زۆر باشایە. ئەتەوێت لە ڕێگەی ئەم بەراوردەی کە باست کرد باسێکی ئەوە بکە یان سەرنجمان بۆ ڕابکێشی کە پارتی هێزێکی تاقی کراوەیە، پارتی لە تاقیکردنەوەی لەو شوێنانەی کە خەڵک دەنگی بە پارتیاوە پارتی توانیوەتی بەڵێنەکانی بەجێبگێنێ. بەتەکید من هەر پێم وتی وتم سێری بەراوردێک لە شاری هەولێر لەگەڵ شاری سلێمانیا بکە. شاری هەولێرە چیت کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری تێدا کراوە، هەر لە بینایە، هەر لە بابەتی خوێندنە، هەر لە ڕێگەوبانە، لە هەموو شتێکە ئەو خزمەتگوزاریانەی کە لە شاری هەولێر کراوە لە شاری سلێمانی نەکراوە. کاتە لە شاری هەولێر کێ حیزبی دەسەڵاتە؟ پارتی دیموکراتی کوردستانە. کەواتە پارتی دیموکراتی کوردستان دەسەڵاتێکی تاقیکراوەیە لەلایەن خەڵکەوە. هەر ئەو بەڵێنانەی کە پارتی هەموو کاتێک لە کاتی بانگەشی هەڵبژاردنەیدا لە دوای بانگەشە و لە کاتی دامەزرانی حکوومەتیشا بەڵێنەکانی خۆی دەباتە سەر. کەواتە ئەمەیە وای کردووە کە خەڵکی هەولێر یا خەڵکی بادینان بە گروتینێکی زیاترەوە چینە سەر سنووقەکانی دەنگدان و دەنگ بۆ پارتی دیموکراتی کوردستانێن. کەواتە پارتی دیموکراتی کوردستان ئەو سیقەی لە لای خەڵک دروست کردووە. خۆگەر پارتی بێتە سلێمانیش خەڵک ئەگەر ڕێگەی پێ بدرێت لەلایەن حیزبەکانی ترەوە لە شاری هەولێر جوانتر و باشترێکی شکات و شتی زۆر پرۆژەی زۆر خزمەتگوزاری زۆر باشتر پێشکەش بە شاری سلێمانیەکە. بەڵام بەداخەوە کە لەوەیە ڕێگری لێ دەکرێت. ئەڵێ ئەگەر پارتی ڕێگەی پێ بدرێت بەڵام دەنگی خەڵکیش بۆ خۆی بەشێکە لە شەرعیەتی بەشێکە لە ڕێگە پێدان ئەتەوێت بڵێ بۆ نمونە قسەیەک لەسەرەوەش بکەی کە ئەگەر خەڵک بۆ جارێکیش بێت بە تایبەتی دەستوری پارێزگای سلێمانی پارتی تاقی بکاتەوە و لە ڕێگەی ئەم تاقیکردنەوەیەوە چۆن بۆ نمونە ژمارەیەک هێزی تر بەڕاستی لە سلێمانی تاقی کراونەتەوە لە هێزی بەناو سوسیال دیموکرات و هێزی عیلمانی و هێزی ئیسلامی زۆر جار هێزی ڕادیکاڵیش بۆ جارێک خەڵک پارتی تاقی بکاتەوە تا ئەوەی کە 4 ساڵش دەرفەت بە پارتی بدرێت تا بزانن نوێنەرانی پارتی لە پەرلەمانی کوردستان نوێنەرانی پارتی لە پەرلەمانی عێراق چی بۆ خەڵکی کوردستانەکەن؟ وەڵڵاهی جا خۆزگا ئەوە بوو. خۆزگا خەڵکی سلێمانی یەک جار وەک بەڕێزت وتت یەک جار پارتی دیموکراتی کوردستان تاقییان بکرداتەوە پارتی لەم شارەدا دەسەڵاتی بگرتایە دەست. دڵنیام لە شاری هەولێر خزمەتگوزاری زیاتری بۆ دەکرا. دڵنیام لە شاری هەولێر کۆمەڵێک شتی باشتری بۆ دەکرا. بەڵام بەداخەوە لێرە کۆمەڵێک حزبی تر دروست بوون کە کار لەسەر جیلی تازە دەکەن، کار لەسەر ئەم جیلە دەکەن کە پێ دەگەن وایان لێکردوون کە وەکوڵێ ها مێشکی خەڵکیان شتۆتەوە بەوەی کە پارە هەمووی لە لای پارتیە و پارتی قۆڕغی پارەی کردو و پارتی قۆڕغی دەسەڵاتی کردووە و ناڵن هیچ بۆ شاری سلێمانی بکرێت. بەڵام پارتی وەک پێشتریش وتم هیچ هینێکی لەم شارەدانی حزبی 4ەم و 5ەمی شاگەر بگری. خۆزگای بۆ یەک جار تاقییان دەکردەوە ئەو کاتە دەیانبینی کە لە شاری هەولێر زیاتر ئەو خزمەتگوزاریانی کە لەوێ کراوە زیاتر لە شاری سلێمانی کرێت. بەس بەداخەوە ئەوە ناتوانرێت. باسی خۆرەخکاریت کرد لەو ماوەی ڕابردوو هێزی دەسەڵاتداری سلێمانی هەیە هەر بەشێک لە خەڵکانی خۆی پیادە و سەرکردەکانی ناوخۆی تاوانبارەکە بۆی کە کاری تاڵانی و مافیاگەریان کرد. ئەکرێ وەڵامێک بێ بۆی کە ئەوەی کە سەرۆت و سامانی سلێمانی خراپ بەکارهێناوە پارتی دیموکراتی کوردستان نییە بەڵکو ئەو هێز و لایەنە سیاسیانن کە ساڵانێکە حکومڕانی سلێمانیان کردووە بەڕاستیش
سەرخان و ژێرخانی ئەم شاریان فرۆشتووە و زۆر تاڵانشیان کردووە. پێم خۆشە هێشخان قسەیەک لەسەرەوە بکەین کە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتیش لە پارێزگای سلێمانی، یعنی ئەگەر ئێمە بگەڕنەوە بۆ ڕابردوو پەرلەمانتارەکانی پارتی لە پەرلەمانی عێراق هەمیشە خەڵکانێکی داکۆکی کار بوون، سەرکردەی جوامێر بوون و لە پەرلەمانی عێراقی بەردەوام جەختیان لە پاراستنی مافی خەڵکی کوردستان لە بودجە و موچە لە مادەی 140 لە چەکدارکردنی هێزی پێشمەرگەی کوردستان و سیرکردن و هەژمارکردنی هێزی پێشمەرگەی کوردستان وەک بەشێک لە مەنزومەی دیفاعی لە عێراق. بەڵام بە پێچەوانەیەمان بینین کە بۆ نمونە لەو ماوەی ڕابردوو لیستی بێ هیوا دروست بوو کە ژمارەیەک لە حێز و لایەنە سیاسیەکان پەرلەمانتاری زۆریان نیتیا بوو و کاریان بۆ ئەوە کرد ئەوەندەی پشتیوانی حکوومەتی عێراقییانە کرد، ئەوەندەی پشتیوانی ئەو نەزع شۆڤێنیانە کرد کە لە بەغدا دژی کوردکارێک کرد، ئەو ئیشیان بۆ خەڵکی کوردستان نەکرد. بەڵام پێچەوانەوە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان یان با بڵێین پەرلەمانتارانی پارتی دیموکراتی کوردستان هەمیشە پارێزەری ئەو مافانە بوون. پێم خۆش لەو چوارچێوەیە قسەیەک لەسەر ئەو کاندیدانە بکەین کە ئێستا پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی لە پارێزگای سلێمانی کاندیدی کردوون کە بەشی زۆریان لە 5 کاندید چواریان ئافرەتن. خوێندنەوەی جەنابەت بۆ ئەو کاندیدانە لە ڕووی پیشەی بوونیان، لە ڕووی ئەکادیمی بوونیان و لەسەر و هەمومانە متمانەی دڵسۆزی و نیشتمانپەروەری ئەوان. خوێندنەوەی جەنابەت بۆ ئەوان چییە؟ بەڵێ وەک پێشتری ژوتم پارتی دیموکراتی کوردستان هەموو کاتێکە ئەو بەڵێنانی کە پێش بانگەشەی هەڵبژاردننیدا هەموو کاتێک لە کاتی دامەزراندنی حکوومەت یا چوونە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق جێبەجێ کردووە. هەر لەسەر ئەو ئەساسەشەکە نوێنەرمان دەڕوات بۆ بەغدا. ئەو کاندیدانی کە لە شاری سلێمانی کاندید کراون لە 5 نوێنەریان 4یان ئافرەتەوە تەبانەوە وەکو بۆ ئێمە و خۆشحاڵێکی زیاترە و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازیین. هیوادارین ئەو کاندیدانی ئێمە و نوێنەرانی ئێمە کە ئێمە دەنگیان پێدەدەین و متمانەی ئێمە بەدەستێن کاتێککە دەچنە پەرلەمانی بەغداد هیوادارین کاری جدی بکەن لەسەر مافەکانی گەلی کوردخۆ. ئەگەر نەتوانن لە 100% مافەکانی گەلی کورد بەدەست بێن خۆتوانن داکۆکی کارێکی باش بن، نێوەندگیرێکی باش بن لەلایەن حکوومەتی ناوەندی و لەلایەن حکوومەتی عێراقی. من هیواخوازم ئەو کاندیدانی ئێمە کە ئافرەتن دەڕۆنە پەرلەمانی عێراق کار زیاتر لەسەر مافەکانی ئافرەتان بکەن. خۆگەر بۆ هەر تاکێکی کوردکە نەگەر پیاویش بێت هەمووی کووردە و دوجار هەمە خەڵکی وڵاتێکین، بەڵام ئەوان ئافرەتن و ئافرەتیش زیاتر لە معاناتی ئافرەتێکی تر تێدەگا. هەتا نوێنەری ئافرەتمان زیاتر بن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەکادیمی تر بن و پرۆژەی باشتریان پێبێ بۆ ئافرەتان کاتە قازانجێکی زیاتری بۆ ئێمە تێدایە. لەبەرەوەی هەندێک جار کۆمەڵێک پرۆژە یاسا دەردەچێت، ئەو پرۆژە یاسایانە لاچێ لە دژی ئافرەت بێ. بۆ نمونە لە ماوەی پێشوو بڕیارێک دەرکرا کە دەبێت لە دوای جابوونەوەی هاوسەر پێدانی حەزانە بدرێ بە باوکی. ئەمە ئەگەر بۆ نمونە کۆمەڵێک بڕیاری وا دەربکرێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەگەر ئێمە ئافرەتی زیاترمان ڕۆیشت بێت دەتوانرێت ئەو یاسایانە تێنەپەڕێندرێت و با زۆرینی دەنگڕەت بکرێتەوە. هێشخان بۆ ئومێدی کە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بتوانن متمانەی خەڵکی سلێمانی بەدەست بهێنن و خەڵکی سلێمانی بۆ جارێکیش کاندیدان و نوێنەرانی پارتی تاقیب بکەنەوە تا ئەوەی بزانن نوێنەران و کاندیدانی پارتی چی بۆ خەڵکی سلێمانیەکەن و بەتایبەتیش بۆ خەڵکی کوردستان کە ئێمە لە ڕابردوو ئەزانین کە کاندیدان و نوێنەران و پەرلەمانتارانی پارتی داکۆکی کارێکی سەرسەختی مافەکانی خەڵکی کوردستان بوون. جەناب دەوتت ئەگەر نەتوان مافەکانی خەڵکی کوردستان دەسەبەر بکەن، ینی ڕاستە ئەگەر بۆ نمونە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان نەشیان توانی بێت لە ئاستێکە هەندێک جار بەهۆی شۆڤێنەتی عەرەب و بە زۆری نەبوونی ئەوان و بەهۆی ئەو نەزع خراپەی کە عروبا لەناو سیستەمی کۆی سیستەمی دەوڵەتی عێراقیە چەسپاندوێتی، بەڵام کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بەلای کەم خەڵکی کوردستانیان نەفرۆشتووە، بەلای کەم دەنگدەرەکانی خۆیانیان نەفرۆشتووە. یعنی ئەوەی کە ئێمەی بینین لە سەردەستی هەندێک لەو هێزە سیاسیانە و لە ڕێگەی نوێنەرەکان و کاندیدەکانیان و پەرلەمانتارەکانیانەوە بەڕاستی زۆرجار فرۆشتی خەڵکی کوردستان و خاکی کوردستان و دەنگدەرەکانی خۆشیان بووە و بینیمانن کە چۆن هەڵوێستەکانیان زۆرجار تاکە کەسی بووە
و لە چوارچێوەیەکی حیزبی بەرتەسکا بووە. پێم خۆشە قسێک لەسەرەوە بکەین کە چەند گرنگە بۆ ئەم قۆناغە کە بوونی کاندیدانی پارتی کوردستان بە تایبەتی کە ئێستا هەلومەرجی عێراق بەرەو هەندێک قۆناغی نەهەڕوات و پارتی کوردستانیش زۆر جەخت لەوا کاتەوە کە بتوانێت بۆ ئەم خولەی پەرلەمانی عێراق بەشێکی دیکە لە مافەکانی خەڵکی کوردستان دەسەپەرکاوە قاوەری هەرێمی کوردستان لە ڕێگەی قانون و یاسا و بپارێزێ. خوێندنەوە جەنابەت چییە بۆ ئەوەی کە خەڵکی سلێمانی چۆن بۆ نمونە بەراوردێکی دیکە بکەن لە نێوان پارتی و هێزەکانی تر پارتی و پەرلەمانتاری لایەنە سیاسەکانی دیکە. ئێمە زۆر جار ئەومان بینیوە بەشێک لە پەرلەمانتارانی هێزەکانی تر تەنانەت وەلاییان بۆ ئەو هێزەش نامێنێت کە کاری تیاکەن، یعنی بەڵگەی زۆر زیندوو هەیە کە من پێم خۆش نییە ناویان بهێنین بۆیان نەبێ بەڕیکلام. دەنا هێز و لایەنی سیاسی وا هەیە کە چەندەها پەرلەمانتاری خۆی لیستەکەی خۆی بەجێهێشتووە، یعنی نەگەروەلا و وەفای بۆ خەڵکی کوردستان و دەنگدەرەکانی نەبوو، تەنانەت ئەو هێز و لایەنە سیاسی کە ئەوی گیانوتە پەرلەمانی عێراقی ئەو قوارە و ئەو هێز و لیست و لایەنە سیاسی بەجێهێشتووە و دوایی بۆ نمونە کۆمەڵە بەرژەوەندی مادی و مەسلحەتی کەسی کەوتووە. کاک سەربەز هەموو جارێک ئێمە خۆمانێ بینین لە ئەلامەوە کاتێک کە پرۆژە یاسایەک دەردەکرێت ئەوانەی کە زۆر زۆر بڵێن جەخت لەسەر مافەکانی گەلی کوردەکەنەوە پەرلەمانتارانی پارتی دیموکراتی کوردستانن. خۆ ئێمە بینیمانە لە ئەلام هەمومان متابعاکەین کە هەندێک جار پرۆژە یاسا هەیە ئەوان دەنگیان لەگەڵ عەرەبەکانیەکە خەن و لە دژی کورد دەنگ دەدەن و لەوێشەوە لەکەیەنە سەر تەلەڤیزیۆن قسە ئەکەن و وەڵێت حیزبی دەسەڵات دوای کرد و حیزبی دەسەڵات ئەمەی کردو، بەڵام ئەوەی کە ئەو باڵانسەی ڕاگرتووە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیدا پارتی دیموکراتی کوردستانە، لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان زۆرینەیە و ناهێڵێت کۆمەڵێک پرۆژە یاسا کە لە دژی گەلی کوردستان دەردەکرێت زۆرمان بینیمانەکە پەرلەمان بەجێ دەهێڵن ناچنە ناو کۆبوونەوەکانەوە نایڵن تێپەڕێندرێت بەس بەداخەوە یعنی ئەم حیزبانەی تر کە دروستە بن کۆمەڵێک حیزبن کۆمەڵێک وعدی باق و بریقیاندا و دەچنە پەرلەمانەوە و خۆی هۆکارەکە شەکەرێتە بۆچی لەبەرەوەی ئەوانە هاتوونەتە سەر حازری بەلایەوە مهم نییە چی بەرامبەر بە گەلی کوورد دەکرێت ئەوەی بەلایە مهمە گرفانی خۆیەتی گرفانی خۆی پڕ بێت ئیتر حەقی نییە بەسەر خەڵکی فەقیر و بەسەر خەڵکی مەدەنی چی بەسەردێت لە هەرێمی کوردستان و تایبەتر لە شاری سلێمانی ئێمە ئەوە دەبینین لەبەرەوەی هەر خۆمان بینیمان لە ماوەی پێشوا خەریب و بە هەرێمکردنی شاری سلێمانی بوو بەتەنیا کەواتە ئەوەی کە بالانسەکەی ڕاگرتووەوە ئەوەی ناهێڵێت کۆمەڵێک شت بەسەر گەلی کووردا بێتەوە ئەوەی کە نایڵێ ئەو پرۆژە یاسانی کە دژ بە گەلی کورد دەردەکرێت پارتی دیموکراتی کوردستانە. خانم باسێکی ئەوت کرد کە بۆ نمونە زۆر جار بەشێک لەو هێز و لایەنە سیاسیانە دەنگیان ناوە بە کۆمەڵە یاسایە کە دژی خەڵکی کوردستان ڕەنگە دیارترین ئەو یاسایانە دەنگدانی بەشێ لەم هێز و قاوارە سیاسیە بەداخۆ کە بڵێن کوردیانە بێت کە دەنگیاندا بە یاسای دروستکردنی حەشدی شعبی ئێمە بخۆمان زانین حەشدی شعبی زیاتر لە 45-46 میلیشیای مەذهبی ناڕێکخراوی نامنەظەمن و هەر بۆ خۆی بە قانونیکردنیان تاوانێکی گەورەیە بە تایبەتی سەبارەت بە خەڵکی هەرێمی کوردستان کە ئێمە قاوارێکی قانونیمان هەیە و هێزی پێشمەرگی کوردستان هەیە کە هەرێمی کوردستانە پارێزێ و سەروەریەکانی هەرێمی کوردستانە پارێزرێ بەڵام بەشێک لەو پەرلەمانتارانە بەشێک لەو قاوارە سیاسیە بەداخۆ کە بڵێن کوردانە دەنگیان نە بە قانونیکردنی حەشدی شعبی کە دوایش بینیمان لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و دواترا چ ڕۆڵێکی خراپی بینی حەشدی شعبی و چ قەتڵ و عام و بە عەرەبکردنێکی لە ناوچە کوردستانیەکانی دەروی دارێرین کوردستانە بینی بە تایبەتیش لە کەرکووک لە خورماتوو لە خانەقین لە شنگال لە زۆر شوێنی تر پێم خۆشە قسەیەک لەسەرەوە بکەین کە باسیەوە کرد بە هەرێمکردنی سلێمانی یعنی هەندێک لە پەرلەمانتاران هەندێک لە هێز و لایەنە سیاسیەکان بەداخەوە بۆ ناوەستن کە بۆ نمونە خوڵخێنەری 16 ئۆکتۆبەرن بۆ ناوەستن کە هێزی میلیشیایی حەشدی شعبیەکەن بە قانونی لە پاڵەمەیە کار بۆشەکەن کە کیانی سیاسی هەرێمی کوردستان بە جۆر لە جۆرەکان بەرەو نەمان ببن
و یەکێک لەو پرۆژانە کە جەنابەت باست کرد پرۆژی بەهرێمکردنی سلێمانی پرۆژەی دووپارچەکردنی هەرێم و لەم ڕێگایەوە دروستکردنی بۆ نمونە جۆرێک لە فیدراڵی محافەزە و سەرنجام پەرتەوازەکردنی نێوماڵی کورد پێم خۆشە لەم ڕوانگەیەوە بۆ چوونی جەنابەت بزانم. بەڵێ کاک سەربەز ئەگەر ئێمە مێژوو بخوێنینەوە لە تەواوی ئەو کتێبانی کە لەسەر ئەو شەڕانە کە کراوەوە ئەو شۆڕشانی کە گەلی کورد کردوێتی هەموو کاتێک خۆفرۆشیەکە بووە تایدا هەموو کاتێک ئەو دەستکەوتانەی کە گەلی کورد بەدەستی هێناوە لەبار براوە و خۆمان نمونونەکەمان بینی لە ماوەی پێشوا بە هەرێمکردنی شاری سلێمانی بوو خۆگەر شاری سلێمانی بە هەرێم بکرا دۆخی لە کەرکووک باشترێک نابوو و زۆر خراپترە بوو ئەو کاتە حەشدی شەعبی ژەهاتە ناو سلێمانیشەوە و کەسیش نەیەتوانی قسەش بکە بۆ لەبەرەوەی ئەوان دەسەڵاتێکی زۆریان هەیە و پشگیری ئەکران کەواتە هەر ئەم کۆمەڵە بڕیار و ئەم کۆمەڵە شتەیەکە لە سلێمانی داوای کردووە کە خەڵکی سلێمانی جایەکتە سیقەی بە ئەوە نەماوە بچێتە سەر سنووقەکانی دەنگدان و نوێنەری ڕاستەقینەی ئەم شارە هەڵبژێرێت ئەم کۆمەڵێک ئەم هۆکارانەیە کەوای کردووە کە دەنگدەری سلێمانی هەر دەمی هەر کەسێک دەکەیتەوە دەڵێ من جارێکتر سەوت نایەم بەم حیزبانە بۆچی ئەمە هۆکارەکەی چیە هۆکارەکەی ئەوەیە کە کۆمەڵێک شتیان کردووە لە دژی گەلی کردووە لە خیانەتی 16 ئۆکتۆبەر وە لە بەهرێمکردنی شاری سلێمانی و ئەو پرۆژە یاسانی کە دەردەچێت دەربارەی بودجێ و لە ئەعلام شتێکی تر دەکەن خۆ لە ژێرەوە ئەوان ڕێکەوتنێکی تر دەکەن کەواتە ئەمانەیە کە وای کردووە خەڵک سیقەی بە زۆر بێ حیزبەکان نەماوەوە بۆ حیزبانەش کە ئیشی پاش دەکەن وەکو پارتی دیموکراتی کوردستان کە کۆمەڵێک دەستکەوت و کۆمەڵێک کاری باشی کردووە لە تەواوی مێژووی خۆیدا ئەگەر بخوێنینەوە لە تەواوی مێژووی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان ئەو دەستکەوتانی کە هەی بووە کۆمەڵێک ئەم ئازادی و ئەم مافانێکی ئێستا ئێمە بۆمان فراهم کراوە لەم پارتی دیموکراتی کوردستانەوە بەڵام هەموو کاتێک بە ئەوە کراوەکە ئەم دەستکەوتانە لەبار ببرێت بەداخەوە هێشتخان لەناو قسەکاندا باسی وت کە ئەگەر مێژوو بخوێنینەوە دیارە من ئەو ڕوانگەیەم پێ گونجاوە ینی ئێستا کاتی بەراوردە بەڕاستی ینی بۆ نمونە ئێمە لە دوای 30 ساڵ ئەزمموی حکومڕانی لە باشووری کوردستان خەڵک بە زۆر لە زۆرەکان حیزبەکانی تاقی کردوتەوە ینی پارتی دیموکراتی کوردستان تاقی کراوەتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان تاقی کراوەتەوە بزوتنەوەی گۆڕان و هێزەی ئیسلامیەکان و شۆرەکان و چەپەکان هەموو تاقی کراونەتەوە ینی پارتی دیموکراتی کوردستان ئەکرێ بڵێن باشترین حیزبی تاقی کراوەیە و ئەوەی کە دەستێکی بەرنامەکەشە جەنابەت باست کرد ینی بۆ نمونە بەراوردە بکەین لە بینی سلێمانی و هەولێرە بەراوردە بکەین لە بینی هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین لەگەڵ دووهۆک و زاخۆ و سۆران و ئاکریا ئەو جیاوازیە بە ڕوونیە بینین دەوێت ئاسی خزمەت گوزارێک گشتەکان زۆر باشترە ئارامی و سەقامگیری پاراستنی سەر و سامان و کەرامەتی خەڵک لە ئاستێکی زۆر باشترایە وەک لەم سنوورە پێم خۆش ینی جارێکی تر بگەڕێنەوە بۆ سەر ئەوەی کە کەواتە ئێستا دەرفەتێکی باش بۆی کە خەڵک ئەگەر بۆ جارێکیش بێ بڕیار بات لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان تاقی بکاتەوە بەتەکید ئەگەر وەک پێشتر وتم بە خەڵک بڕوە خۆزگە خەڵکی ئێمە ئەوەندە هاوڕێی کتێب وایە بڕۆیش تا کتێبە مێژوەکانی بخوێندایەتەوە و ئەو مێژوانەی بخوێندایەوە کە ساڵانێکە خەباتی بۆ کراوە ئەو مێژوانەی بخوێندایەوە کە پارتی دیموکراتی کوردستان چەند ساڵە لە پێناو ئەم ئازادیکە ئێمە ئێستا تێداین هەوڵی داوە کەواتە ئەگەر وەک گوتم بگەڕێنەوە بۆم خۆزگە خەڵکی کوردستان یەکجار لەسەر ئەساسی ئەو مێژووە ئەو متمانەی دەدا بە پارتی دیموکراتی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەم شارەشدا دەسەڵاتی هەبووە ئەو سادەمان بینی لە 4 ساڵی داهاتوودا ئەم سلێمانی ئێستا بە 4 ساڵی داهاتووە گەر پارتی دیموکراتی کوردستان دەسەڵاتی هەبووە تەواو جیاوازیەکانمان دەبینی بە ڕێژەیەکی زۆر و لاچە لە هەولێر و دهۆک و زاخۆ زۆر زیاتر بووە و شتی زۆر باشتر بۆ ئەم شارە بکرا لە بەرەوەی خەڵکی ئەم شارە مەغدورە لە کۆمەڵێک شتەوە خەڵکی ئەم شارە ئەڵەی وەکو غەدرێکی لێکراوە لەلایەن ئەو حیزبە دەسەڵاتدارانی کە لێرەیە هەن چکە هیچ پرۆژێکی خزمەتگوزاری لەم شارەدا نییە
پێشخان باسیەوەی کە هیچ پرۆژێکی خزمەتگوزاری لەم شارە لە ئاستی پێویستان نییە بەڵام ئەم شارە پرێتی لە کەناڵی ڕاگەیاندن و دەستگای میدیایی زەبەلاح کە پارەی گەورەی تا خەرجەکرێت و ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەنووسی لە دەور کۆکراوەتەوە و بە زۆر لە زۆرەکان خەڵک چاوەشاکەن. قسە چێ لەسەرەوەی کە بۆ نمونە بۆ یەک جاریش بێ خەڵک گوێ بەم چاوەشەکاریە بەم پڕۆپاگەندەیە بەم دروشمە بریقەدارە بێکردارانە نەیات و دەنگێک بدات بە تایبەتی ئەو خەڵکەی کە خەڵکێکی سالمە خەڵکێکی نیشتمان پەروەرە خەڵکێکە ئارەزووی یان عشقی بۆ هەیە کە سلێمانی ئاوادان بێت جوان بێ گەشت بێت سەقامگیریتیایە باڵا بێت و خەڵک بتوانێت ژیانی ئاسایی ڕۆژانی خۆی بە شێوەیەکی باشتر لەوەی ئێستا بەسەر بەرێت. بەڵێ کاک سەربەز ئەگەر ئێمە سیر بکەین ئەم حیزبانی کە ئێستا بە تایبەتی تازەکان کە دروست بوون ئیش لەسەر نوخبەیەک دەکەن کە تازە پێدەگات تازە دەچێتە دەنگدانەوە خۆگەر بێت بیاوێ ئیش لەسەر کەسێکی بۆ نمونە لە تەمەنی منابیکە خەڵک لێیان تێگەیشتووە زانێ کۆمەڵێک وعد و بەڵێنی باقوبریق بووە و هیچی تر نەبووە هیچی نەبراوەتە سەر بەس ئەوان ئیش لەسەر چیەکەن ئیش لەسەر ئەم نوخبەیەکەن کە تازە پێدەگات کە تازە دەچێتە 18 ساڵی و دەنگ دەدات پێڵێت ئەها ئەوە بۆ نەکرا لەم شارەیە تۆ ئەبێ فلان شوێن هەبێ بچیت ئەبێ بیناکە دوابێ بێ شارەکە دوابێ خەڵکیان وا فێر کردووە لەم شارەدا ئەڵێ دەسەڵاتی ئەم وڵاتە لە لای پارتی دیموکراتی کوردستانە بە حکومەوەی کە حیزبی یەکەمە پارەی ئەم وڵاتە لە لای پارتیە خۆ سلێمانی بودجێی خۆی بۆ دێت خۆ پارتی دەستی بەسەر بودجێی سلێمانیان نەگرتووە ئەیکۆ ئەو پارێکەیە بۆ سلێمانی چی لێ دێت بۆ لە 4 پرۆژەی خزمەتگوزاریە جێبەجێ نەکراوە ئەو ڕێگەوبانانی کەی بینین هەمومان هاتو چۆمان پیا کردووە لە ئاستی قەت لە ئاستی داواکاری خەڵکدا نیە تەنیا کاتی هەڵبژاردنیت لایەکی جادەکان هەڵەوەشێن و چاکی دەکەن و ئەمە چی وەڵا کاتی هەڵبژاردنەیە لە کاتی بانگەشی هەڵبژاردن تا کارەبا فول دەکەن وازدانێ خەڵکی تر بەمانە هەڵدەخەڵەتێن نە خەڵک چاوی کراوەتەوە ئێستا سەردەمی سۆشیال میدیا چاوی هەموو خەڵکی کردوێتەوە وای کردووە کە خەڵک ئیتر تەواو قەنەعەتی بەمانە نەماوە وەک گوتم ئەم نوخبەی کە پێدەگات هەمووی گەنجە کار لەسەر مێشکی دەکاتۆ فلان حیزبی دەسەڵات و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان دەستی بەسەر بودجەی شاری سلێمانی داگرتو بەڵام شاری سلێمانی بودجەی خۆی هەیە پارتی دیموکراتی کوردستان دەسەڵاتی لە هەولێر هەیە بڕۆستێری شاری هەولێر کە سێری شاری سلێمانیکە لەبەرەوەی ئێمە لەسەر و ئەساسی دەڵێن خۆزگە خەڵکی سلێمانی بۆ 4 ساڵی داهات و بەس یەک جار تاقی کردایەتەوە سەوتی بدا بە پارتی دیموکراتی کوردستان ئەو سامان بینی پارتی چی لەم شارە دەکرد دەست خۆش بەهێشخان بەرەو کۆتایی بەرنامەکە چین بەس پێم خۆشە بە کورتترین وەڵامیش بێت لە ئەنجەنابتەوە کە لە دوای 30 ساڵ ئەزمون حکومڕانی کوردی لە دوای زیاتر لە چەند هەڵبژاردننی گشتی کە هەموو 4 ساڵ جارێک هەڵبژاردنێکی گشتی کراوە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانی عێراق لە دوای هەموو ئەو بەڵێن و دروشمە گەورە و قەبە و بریقەدارانەی کە بەرز کراونەوە لە دوای ئەو بێ بەڵێنیانەی کە کراون گەشتبینی بۆی کە خەڵک دەنگ بە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی لە پارێزگای سلێمانی و ئەو تاقیکردنەوەی کە تۆ ئومێدی بۆ خوازی گەشتبینی بۆی کە خەڵک پارتی تاقی بکاتەوە وەڵاهی بەڵێ بە تەئکید ئێمە خۆمانە بینە ڕۆژانە چەندەها کەسێت ئێتە ناو حیزب و ئێتە ناو ڕێکخراوەکان و ئەڵێ ئەمانەیە بینن ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان و سەوت بدەین بە نوێنەرەکانی پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوە ئێمە گەشتبینین ئینشاءڵڵا هەر بەو شێوەیە دەبێت و هیوادارین زۆرترین نوێنەرمان لە شاری سلێمانی بچێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەوان بتوانن شەڕی ئەم شارە بکەن. دەست خۆش بێ هێرشوو دارا بەرپرسی ئەنجومەنی دەوروبەری سلێمانی کێتی ئافرانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاوە و سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ سپاس بۆ دەرفەتە. ئازیزان تا ڕاوەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.